ئەمە ئاوی خواردنەوەیە دەدرێت بە هاوڵاتیان لە قەزای چۆمان. ئەو قەزایی خاوەنی زۆرترین کانیاوی ئاوی پاکە، بەڵام دانیشتوانی بەدەست نەبوونی ئاوی پاکەوە دەناڵێن و ئاوێکی لێل و ناتەندروستیان بۆ دێت. لە ئێستادا ئەمە ئاوی قەزای چۆمانە و ئاوی تواوەی بەفرکەوە تەواو قوڕاوی و لێلە بۆ هاوڵاتیان ڕەوانە دەکرێت. ئەو شوێنە ئێمە لێ ڕاوەستانیەوە پێی دەڵێن پڕژێک کە سەرچاوی ئاوی چۆمان باڵەکاتی لێرانەوە دێت، بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە حکوومەت خۆی بە پرسیار نازانێت سەبارەت بە خەڵکەکانی و بە تاکەکانی ئەو کۆمەلگایە، ئێمە تووشیەوە بووینە لە هەموو وەرزەکانی ساڵدا ئاوێکی ناتەندروستمان بۆ دێت. زۆربەی تاکەکانی چۆمان تووشی نەخۆشی کرد، لێودیان نەخۆشی تر بووینە بۆی ئەوەی کە سەرچاوەکەمان ئاوێکی پاقژی لێنێ لە کاتێکدا پرۆژەیەەکە بە پرۆژەیەکی جوانتر دەرچوو، بەڵام بەهۆی ئەوەی کە بەرپرسانی ئیداری ئەو ناوچەیە کەم تەرخەم بوون سەبارەت بە خەڵکی ئەم ناوچەیە بۆ هۆکار بۆ ئەوەی پرۆژەیەکی سەقەت دروست بکرێت، پرۆژەیەک دروست بکرێت لە تەواوی وەرزەکانی ساڵدا ئاوێکی خراپمان بۆ بێت. وەڵڵا ئاوی چۆمان جاگەلێک پیسە، قوڕاوە شێلووە، ئیسفادەی لێ ناکرێ. وەڵا جا چ بکەنەوە کە ئەو تەسوی ئاوی لە ماڵە خۆ هەبێ و باشە دەنا بە خوارەوە ئاوا پیسەی زبالەتە لێ دەکەن. جا داواکاری نوێ بوون چاکەن و خاوێن بیتەوە، وەڵی زۆر زەرەری هەیە، زۆر پیسە و ئاوە. بەس قوڕاوە دێگە دێ ببینە. ئاوی چۆمان شێلووە، قوڕا بەس قوڕا ناخورێتەوە. قوڕاوەکە وەڵڵا تەقریبەی مانگێکەوەی هەیە ئاو بەس قوڕاوە ناخورێتەوە. جا دەبی لۆ خواردنەوێ بچین لە ئەوەی بینین لە ناوپردانێ و کانی و شتیوە دەنە بە کەلگنایە ناخورێتەوە. سەرچاوەی ئاوی قەزای چۆمان لە هاوینە هەواری پڕژەیە کەوا خاوەن کانیاوێکی سازگارە. ماوەی 11 ساڵە ئەم پرۆژەیە دروست کراوە، بەڵام بەهۆی خراپی لە دروستکردنی پرۆژەکە ساڵانە بەهۆی بەفربارینی زۆر پرۆژەکە تێک دەچیت و قەزای چۆمان تووشی کەم ئاوی دەبن و ئاو لە جۆگەکانەوە بە قەزای چۆمان دەدرێت کە چیتاوەکو ئێستاش چارەسەری بنەڕەتی بۆ چاکردنی پرۆژەکە نەکراوە. ئێمە سەرقاڵی ئەوەین ئاوی پاک بدەینەوە هاو نیشتیمانیان و ئێستا کاری تێدا دەکرێەوە بە شێوەی بنەڕەتی چارەسەرکردنەکە چاوەڕوانی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هیوادارین ئەنجومەنی وەزیران بە زۆرچین کات ڕەزامەندی دەرببڕێ بۆ ئەوی چارەسەری بنەڕەتی ئاوی چۆمان بکرێت. کاتێک ئاوی تانشی ماڵان لە قەزای چۆمان دەکەیتەوە ئاوێکی لێل دێتە خوارەوە. ئەمە شوای کردووە ئاوەکە بۆ خواردنەوە نەشێت و هاوڵاتیان بۆ خواردنەوە ئاوی پاک بکڕن. ماوەی 11 ساڵە پرۆژەی ئاوی قەزای چۆمان لەم هاوینە هەوارە هەڵبەستراوە، بەڵام بەهۆی خراپی لە جێبەجێکردنی پرۆژەکەدا وای کردووە دانیشتوانی قەزای چۆمان بەردەوام بە دەستکەمی ئاو و لێڵی ئاوەوە بناڵێنن. لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئاخۆ چەند ساڵی تر پێویستە تاوەکو پرۆژەکە بە شێوەیەکی ستاندار جێبەجێ دەکرێت و دانیشتوانی قەزای چۆمان لە دەستکەمی ئاو و لێڵی ئاو نەجاتیان دەبێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری پڕژێ لە قەزای چۆمان.